سڵاوتان لێ بێ خۆشەویستان لە شوورای گەورەی چینەوە تا دەگاتە ڕۆژنە تایبەتەکەی مایکل جاکسۆن بەخێر بێن بۆ ئاشکراکردنی دەبەناوبانگترین درۆ لە مێژوودا کە تا ئەمڕۆژ کەسانێکی زۆر باوەڕی پێدەکەن. لەم ڤیدیۆیەدا هەوڵ دەدەین ڕاستی و دروستی ئەو بابەتانە بخەینە ڕوو. تۆش گەرگرنگی بەم بابەتە دەدەیت ئەوا دەتوانیت تا کۆتایی ڤیدیۆکە بینەربی. بەڵام وەک پشگیریەک بۆمان دەتوان لایکی ئەم ڤیدیۆیەمان بۆ بکەن ئەگەر بەدڵتان بوو و سەبسکرایبی کەناڵەکەشمان لە یاد مەکەن بۆ ئاگاداربوون لە هەموو چالاکیەکانمان. ئێستاش با دەست پێ بکەین. دەیەم دیواری گەورەی چین. ئەم دیوارە کە دەکەوێتە کیشوەری ئاسیا ساڵانە زیاتر لە 10 ملیۆن گەشتیار وەردەگرێ. هەروەها سەرچاوەی درۆیەکە و مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ زیاتر لە سەدەیەک لەمەوبەر. دەوترێت دیواری گەورەی چین تاکە پێگاتەیە کە تا ئێستا لەلایەن مرۆڤەکانەوە دروست کرابێ بە زۆرێک کە لە بۆشای ئاسمانەوە ببینرێ. بەڵام ئەمە لە ڕاستیدا وا نییە. تەنانەت بە سیرکردنی خولگەی زەوی نزمەوە هەروەها لە مانگەوە نابینرێ. هەرچەندە درێژیەکەی دەگاتە 21,000 کیلۆمەتر. بەڵام ئەم دیوارە ئەوەندە گەورە نییە کە زۆر کەس بیری لێ دەکەنەوە بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە بەرزێکی بە تێکڕا 6 بۆ 7 مەترە لە ناوەڕاستەوە و پانێکەشی 4 بۆ 5 مەتر دەبێت. درۆکە لە ساڵی 1932 لە پرۆپاگەندەوە دەستی پێکرد و بە خێرایی گۆڕا بۆ ئەفسانە. نۆیەم جۆرج واشنتۆن. هەمیشە چیرۆکێکی بەناوبانگی هەبووە سەبارەت بە باوکی دامەزرێنەری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە لە نێوان ساڵانی 1789 بۆ 1797 بۆتە یەکەم سەرۆکی ئەم وڵاتە. چیرۆکە کە باز لەوە دەکا کە جۆرج واشنتۆن کاتێک مناڵ بوو تەمەنی 6 ساڵ بووە لە ڕۆژی لەدایکبوونیدا تەورێکی لە باوکی وەرگرتووە وەک دیاری. بەڵام جۆرج ئەو تەورەی بەکارهێناوە بۆ بڕینی دار لە درەختە گێلاسە دڵخوازەکانی باوکی. بەمەش باوکی زۆر هەستی بە تووڕێی کرد لەم بابەتە بۆی ڕوبەڕووی کوڕەکەی بۆوە لەو بارەیەوە. بەڵام لە بری ئەوەی جۆرج ئینکاری ئەوە بکە کە ئەمەی نەکردووە ڕستەیەکی بەناوبانگی وت. ئەو وتی من ناتوانم درۆ بکەم. بەڵام ئەم ڕستە بەناوبانگە خۆی درۆیە. بەو پێی ژیان نامەنووسەکەی دەڵێ ئەو ڕەفتارانەی لە ڕووی شایستەی جۆرج واشنتۆنەوە کەم بوون ژمارەیان زۆر بووە. ئەو حکایەتەش بە مەبەستی تشی خستنە سەر ڕادەی ڕازگۆی جۆرج واشنتۆن داهێنرا. بەم شێوەیە چیرۆکێکی ئەخلاقی و ڕێنمایی بۆ گەنجان بوونیادنا. هەشتم هەڕەمەکان. خەڵکی پێیان وایە کە فەرمانڕەواکان لە میسری کۆن کۆیلەکانیان ناسار کردبوو کار بکەن لە ڕاکێشانی بەردی قورسدا تا 2000 ئەم شوێنەوارە نەمرانە تەواو بوون. بەڵام ئەمە ڕاست نییە چونکە زۆربەی کرێکارەکان کۆیلە نەبوون بەڵکو ئەوە بوو کە زاناکان لە سەدەی 19هەمدا باوەڕیان پێدەکرد و لە ڕاستیدا ئەوانەی ئەم شوێنەوارانەیان دروست کرد دانیشتوانی ڕەسەنی میسری کۆن بوون لە ماوەی 80 ساڵدا و لەو ماوەیەدا ئارەقە و خوێن و فرمێسکیان دەڕشت بۆ ئەوەی 2000 ئەم هێمانەتەوەیە بەدەست بهێنن. سەبارەت بەوانشی وەک کرێکار کاریان ناکرد لە بەرامبەردا خواردنیان ئامادە دەکرد و شوێنی نیشتە جێبوونیان بۆ کرێکارانی بیناسازی دابین دەکرد و هەروەها گەشتیان دەکرد بۆ گەڕان بە دوای بەرد و کانزاکان. شایانی باسە هەڕەمەکان تاکە سەر سوورهێنەرێکن کە لە جیهانی کۆنەوە ماونەتەوە و تا ئەمڕۆژ بوونیان هەیە. ژمارە 7 ئەهریمەنەکەی لۆزنێس. هەمیشە نیشانەکانی ئەهریمەنی لۆزنێس هەبووە بەڵام دروی ڕاستەقینە لەم حاڵەتەدا ئەو وێنەیە کە گوایە لەلایەن پزیشکی نەشتەرگەری ڕۆبەرت کێنێز وێلسۆنەوە لە 19 نیسانی 1934 گیراوە. ئەم وێنەیە بەشداری کرد لە گۆڕینی ئەم ئەهریمەنە گوماناویە لە ئەفسانەیەکەوە لە ناو دانیشتوانی ناوچەکەدا بۆ زانیاری ڕاستەقینە و ترسناک کە هەندێک پێیان وایە دەکەوێتە دەریاسی لۆزنێز لە سکۆتلەندا. چیرۆکی ئەم تەنە نهێنیە کە لە ئاودا مەلە دەکات دەگەڕێتەوە بۆ سەدەی 6ەم و ڕاستیەکە لە ساڵی 1994دا دەرکەوت بە جۆرێک ئەو کەسایەتی کە لە وێنەکەدا هەیە ژێر دەریاییەکە کە خۆی لە مارمەد و کۆسوێڵ پۆشی بوو دوای ئەوەی لەلایەن دەیلی مەیلەوە بەکرێ گیرا بوو بۆ ئەو کارە و ئەو پیاوەی ئەمەی ود وێلسن بوو هەروەها بەڕێکەوتنی خۆی وێنەکەی گرتە بوو و ناوی ئەو تەنیا بۆ ئەوەی شانازی بە وێنەکەوە بکات بەکارهاتە بوو. ژمارە 6 ڤایکینگەکان. کاتێک بیر لەو جنگاوەرە کۆنانەی وڵاتانی ئەسکەندەنافیا دەکەینەوە یەکەم شت کە دێتە بەرچاومان ئەو کڵاوە دوو قۆزدارە قەبارە زۆرانن. بەڵام ئەو کڵاوانە جگە لە درۆیەکی گەورە هیچی تر نەبوون
کە لە ئەنجامی دەرکەوتنی ڤایکینگەکان زیاتر لە فلیمەکاندا سەریان هەڵدا. لە ڕاستیدا زۆرێک لە توێژەران لە مێژوودا بە دووە داسوونیان بۆ هەندێک گۆڕی ڤایکینگەکان کردووە، بەڵام هیچ شوێنەوارێکی ئەو کڵاوە دوو قۆچانەیان نەدۆزیوەتەوە. ئەوە ڕاستە ئەوان کاتێک دەچوونە شەڕەوە زۆرێک لە کڵاویان بەکارهێناوە، بەڵام هیچ هۆکارێک نییە بۆ ئەوەی بڵین ئەو کڵاوانە دوو قۆچیان هەبووە. سەبارەت بەم وێنەی کە ئێمە دەیزانین مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ سەدەی 19هەم بەهۆی کارە هونەریەکانی لاجز ماڵمسترۆمەوە کە لە ڕێگەی ئەم کڵاوە دوو قۆچەوە هەوڵیدا کاریگەریەکی ترسناک و توند و تیژانە لەسەر ئەم جەنگاوەرانەی خەڵکی ئەسکەندە نافیا بەجێ بهێڵێ. ژمارە 5 مایکل جاکسۆن. مەحاڵە نکۆڵی لە کاریگەریە سەرسوڕهێنەرەکەی بکرێت لە پیشەی گۆرانی و مۆسیقادا، جگە لە سەرکەوتنە زۆرەکانی زۆرێک شانازی پێوە دەکەن کە ئەو جوڵەی داهێناوە کە پێی دەوترێت ڕۆیشتن لەسەر مانگ، بەڵام ئەم هەنگاوانە لەلایەن مایکل جاکسۆنەوە دانەهێنرابوون. هەرچەندە کاتێک گۆرانێکی بیلی جینی بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە سپۆنسەری کۆمپانیای مۆتاون پێشکەش کرد لە ساڵی 1983 ناوبانگێکی زۆری دەرکرد، بەڵام لە ڕاستیدا مایکل ئەم جوڵانەی لە کاسپەر کاندی دێت و کۆڵی جاکسۆنەوە فێر ببوو کە دوای دەرکەوتنیان لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیدا لە کۆتای هەفتاکانی سەدەی ڕابردوودا ڕوویدا بوو. ئەمەش جگە لە مارسێل مارسۆی بەناوبانگ کە ئەو جوڵانی پێش هەمویان ئەنجامدا بوو. سەبارەت بەو کەسی کە لە پلەی یەکەمدا داهێنانی کردووە ئەوە سەماکار بیل بەیلی بووە لە ساڵی 1955 و لەم کاتەدا ناوی ڕۆشن لەسەر مانگ نەبوو، بەڵکو ناوی باکسلاید بووە. ژمارە 4 رادیۆ کاربۆنی. شێوازێکە بۆ شیکردنەوەی ئەو مادانەی کە بەکاردێ کە دووەم ئۆکسیدی کاربۆنیان لەگەڵ بەرگە هەوادا ئاڵوگۆڕ کردووە، ئەویش بۆ ئەوەی بزانرێ کەی ئەم ئاڵوگۆڕا ڕوویداوە. بەواتایەکی تر شوێنەوار ناسان مێژووی ڕایدۆ کاربۆنیان بەکاردەهێنا بۆ ئەوەی بزانن هەندێک شوێنەوار چەند ساڵە لە ئارادان. یەکەم ئۆپەراسیۆنی لەم جۆرەش لە ساڵی 1949 لەلایەن ویلیام لیبی ئەنجامدرا کە خەڵاتی نۆبڵی وەرگرت. ئەمەش ڕێگایەکی سەرسوڕهێنەر و باوەڕ پێکراو بۆ پێوانەکردنی تەمەنی جەستەی مرۆڤ و ئاژەڵ و ڕووەک و بە تێپەڕبوونی کات زاناکان دانیان بەوە داناوە کە ئەم شێوازە شیکاریە هەڵی زۆری تێدایە و ئەمەش دەگەڕێتەوە بۆ کۆمەڵێک هۆکار وەکو پیسبوون کە بەهۆی سەرساوی دەرەکیەوە دروست دەبێت لە کاربۆن لە ژینگەی دەوروبەریدا کە ئەمەش کاریگەری لەسەر شیبوونەوەی سروشتی دەبێت و نمونونەکانیش نادروست دەکات. ژمارە 3 کۆمپانیای تووتن. لە نیوەی یەکەمی سەدەی 20دا کۆمپانیا گەورەکانی تووتن هەڵمەتی ڕەکلامیان ئەنجامدا کە بە پلەی یەکەم لەسەر بنەمای درۆ بوو. دەگوترا ئەم کۆمپانیایانە ڕەزامەندی پزیشکیان وەرگرتووە بۆ فرۆشتنی جگەرە. لە ساڵی 1951 کۆمپانیای ئاو ڕەکلامی بۆ ئەو جگەرانە کرد کە دایان خستە بازاڕەوە و گوتیان جگەرەیەکی ڕەچەتەیە. و لە ساڵی 1939 ڕەکلامێکی کۆمپانیای پێسرز ئاماژەی بەوەدا کە پزیشکی ددان پێشنیاری بەکارهێنانی ئەم جگەرانەی کردووە. سەبارەت بە جگەرەش لە ساڵانی 1920 و 1930دا لەکی سترایک بەکاردەهێنرا بە پشگیریکردنی کەسایەتێ ناودارەکان کە ئاماژەیان بەوە دەدا کە لە کاتی قسەکردندا دەتوانین لەکی سترایک وە گەرمکەرەوە بەکار بهێنی و هەروەها جگەرەی کراون. دروشمەکان بریتی بوو لەوەی جگەرەی کراون بکێشە بۆ پاراستنی قورگت، بەڵام وەک دواتر دەرکەوت ئەمە لە درۆیەکی بێبنەما زیاتر هیچی تر نەبوو و کاتێک پزیشکەکان تەواو پێچەوانەکەیان ئاشکرا کرد ئەو کۆمپانیایانە تاکتیکی ڕەکلامەکانیان گۆڕی. ژمارە 2 تۆماس ئەدیسۆن. ناوبرا و بە یەکێک لە داهێنەرە هەرە گرنگەکان دادەنرێت لە ماوەی 200 ساڵی ڕابردوودا. ئەو پیاوە بەناوبانگەیە کە گڵۆپی داهێناوە، بەڵام لە ڕاستیدا ئەو گڵۆپی دانەهێناوە. بەو پێی ئەدیسۆن بە سەرکەوتووی 193 پانتێتی تۆمار کردووە، بەڵام گڵۆب یەکێک نەبووە لەوانە. لە ساڵی 1800 قۆناغەکانی یەکەمی ئەم تەکنەلۆژیایە لە گەشەکردندا بوو، ئەمەش بەهۆی ئەلیساندرۆ ڤۆڵتا بوو. سەبارەت بە ئەدیسۆنیش لە ساڵی 1874 لەدایک بووە دوای 37 ساڵ لەم کارە و زۆر کەس لە ساڵانی 1830دا توخمە جیاوازەکانیان زیاد کرد. ڕاندیلا ئەوەی وەرگر کە ڤۆڵتا کردبووی و کاریگەرتری کرد. دواتر کیمیاکاری ئینگلیزی جۆزف سوان لە ساڵانی 1860دا جارێکی دیکە پێشکەوتنی لە هەمان داهێناندا کردووە و لە ساڵی 1879دا ئەدیسۆن گۆڕانکاری کۆتایی لەم داهێنانەدا کرد. لێرەوە ئەم داهێنانە خرایە بازارەوە
و زۆر شت پەرەی پێدرا کە بەکارهێنانی گڵۆپی دەستە بەر کرد و بە ژمارەیەک کۆتایی بە ڤیدیۆکە دەهێنین. ئەلبێرت ئەنیشتاین ئەو فیزیا زانەیە کە بە نووسەری تیۆری ڕێژەیی ناسراوە، هەروەها پاڵەوانی درۆیەکی تر بوو. دەوتری ئەنیشتاین لە قۆناغی ئامادەی لە تاقیکردنەوەی بیرکاریدا سەرکەوتوو نەبووە، بەڵام ئەمە جگە لە درۆ هیچی تر نەبووە کە ماوەیەکی زۆرە پەرەی پێدراوە، بەڵکو لە ڕاستیدا تەواو پێچەوە نەبوو، چونکە کاتێک تەمەنی 11 ساڵ بوو شێوازێکی تری بۆ دەربڕینی تیۆریەک لە کتێبی The Course داهێنا بوو کە ئەویش تەنها بۆ خۆشی لە کاتی بەتاڵیدا نووسیەوە و لە تەمەنی 15 ساڵیدا بە تەواوی شارەزا بوو لە هەژمارەکاندا. سەبارەت بەم دەنگۆیش درۆیەکە و جار لە دوای جار بڵاو بۆتەوە و دەگەڕێتەوە بۆ لێکدانەوەیەکی هەڵا بۆ ئەو بڕوانامانەی کە بەدەستی هێناوە. بڕوانامەکانی ئەنیشتاین لە سەردەمی خۆیدا بە هیچ شێوەیەک شکستی دەرنەبڕیوە و ئاستی بڕوانامەکانی لەو سەردەمەدا یەکەم بڕوانامەی بەرزترین بوو و شەشەم بڕوانامەشی وەک نزمترین بڕوانامە وا بوو. بینەرانی خۆشەویست، لێرەش گەیشتینە کۆتایی ڤیدیۆکەی ئەم جارەمان. ئێوەش کام لەم زانیاریانە بەلای ئێوە نوێ بوو دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن و هەروەها دەتوان ڕاو پێشنیارەکانی خۆتانشمان لەگەڵدا هاوبەش بکەن و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەمان بوون. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشی سەبسکرایبەکەش چالاک بکەن و لە بیرشتان نەچێت هەر ڕەخنە و پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا هاوبەشی بکەن لەگەڵماندا و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.